مامۆستا عومەر چۆنی؟ چاکی قوربان باشێت و وەزت کووە؟ مامۆستا نوتقت نەگیرێت داوەشەی هەر ڕۆی چوو خاوەر ئەوە بوویتە لازم حوسنە نام مامۆستایان دەیبینیت چەند ترسنۆکە دۆی دەکەینەوە ئەوە خۆی بەناو مامۆستایان کە تێدەشی بینی کو دەترسێ کوراگرە ڕۆژانە چێ ناو مامۆستایان هەڕەشە دەکەی ترسنۆچینە یعنی تخوا وەرە وڵات بەو ترسنۆچێک و بەڕێوە دەچی یەک بەرپرس بیلۆ دەترسێم ئەگەر ئەمن تاوانم نەکردبی کوراگرە هاوڕێیانەوە جەلادێکی خۆی مامۆستایان بزانەوە قفلیدە